ئێمە وەکو ئاگادارن ئەوە بۆ ماوەی 2 مانگ و 26 ڕۆژە لە شەقامین وەکو مامۆستایانی ناڕازی قەزای چەمچەماڵ هەتاوەکو ئەم ساتێک کە قسە بۆ ئێوەی بەڕێزەکەم هیچ مافێکمان دەستەبەر نەکراوە. بۆیە ئێمە ئێستاش ئەمڕۆ لێرە لە چەمچەماڵ کە کۆبووینەوە جارێکی تر سەدای بایکۆتمان بەگوێی دەسەڵاتدارانە دووپات کردەوە پێیان ئەڵێن بایکۆت بەردەوامە. بەداخەوە بۆ بەڕێوەبەر حیزبیانی کە دەستیان کردەوە بە پرسەی خوێندن هەمویان 18 بۆ 19 میلیۆن دیناریان لای حکومەتە. باشە ئەوان بە چ ڕوویەکە لە ڕوویاندی ئەبوون پارێن لە حکومەتێکە خۆیان بوو بڕوو خێدز شەریکە دەست ئێوە دزن پارێمەتان زدی و ئێستا بە چ ڕوویەکە لە ڕوویاندی جارێکی تر بە قسەی ئەو دزانیان کرد و چونەتەوە پرسیەکەن بۆ بایکۆت بەردەوامە تا مامۆستایان ناڕازی بایکۆت نشکێن بە هیچ شێوازێک بایکۆت ناشکێ. ئێمە وەکو مامۆستایانی چەمچەماڵ تا ئێستا بەردەوامی لە بایکۆتکردن و هیچ داواکاریەکمان جێبەجێ نەکراوە. داواکارم لە ئەم حیزبانێکە ئەم خەڵکا بن بەڕێوە هەستن بە جێبەجێکردنی داواکاری مامۆستایان تاوەکو مامۆستایان بە ویژانێکی زۆر باشەوە بچنەوە هۆڵەکانی خوێندن. ئێمە بەردەوامی بەم بایکۆتە ئادێن هەتا ئەو کاتێکەوە داوای مافەڕەوەکانمان دێتدی ئەو شایستە و ئەو مافەدارانەی کەوا لێمان زەوت کرا بۆمان بگەڕێتەوە.